پایتەخت میدیا دەست بۆ دۆسیە مەترسیدارەکان دەبات و زانیاری نەبیسترا و ئاشکرا دەکات. پایتەخت میدیا ڕێگای بازرگانی بە مرۆڤ، قاچاقی بە مادەی هۆشبەر و چەک ئاشکرا دەکات کە چەند بەرپرسێکی هێزەکانی سنوور و ئاسایش و هێزە ئەمنیەکان تێوەگڵاون. بەپێی چەند راپۆرتێکی نهێنی کە دەست پایتەخت میدیا کەوتووە، وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراق و دەستگای ئاسایشی نیشتیمانی و هەواڵگری عێراق باس لەبوونی چەندین ڕێگای مەترسیداری هێنان و بردننی دەیان تۆن لە مەترسیدارترین مادەی هۆشبەر لە جۆری کراک و کریستاڵ دەکەن، ئەمە سەرباری بازرگانی چەک و بازرگانی بە مرۆڤەوە. راپۆرتەکە نهێنیە و تایبەتە بە ژمارە 2089 لە 2 شوباتی 2024 لەلایەن تیمێکی تایبەت ئامادە کراوە و تەنها سەرۆک وەزیران ناگادار کراوەتەوە لە وردەکاریەکەی کە دەڵێت سنوورەکانی قەڵاتجێ لە قندۆلەوە تا دەگاتە ناوچەی سنووری شارباژێر لە سەفرە و زەروون، قاچاقی مادەکانی کراک و کریستاڵ و ترامادۆڵ، گڵی ئاڵتۆن و چەند مادەیەکی تری نێو پیشەسازیەکی گرانبەهای تێدا دەکرێت. ئەوەی جێگای سەرسوڕمانە قاچاقچیەکان بە شێوەی نیمچە ئاشکرا و بە هاوکاری پاڵپشتی دوو گەورە بەرپرسی ئاسایشی سلێمانی و ئۆپەراسیۆنەکان ئەم کارە دەکەن. تاوەی پارساڵ ئەم قاچاقچیانە بە ئاشکرا لە نێو قەڵاتجێدا بەرگی حەبە ترامادۆڵەکانیان بە بار فڕێدەدایە نێو تەنەکە خۆڵەکان. بەمەرجێک حەبەکە یەکێکە لە غەدەغەترین جۆری حەبەکان لە عێراق و باشووری کوردستان. لەو ناوچانش کە دیاردەی قاچاقی فراوان بوونی هەیە، هێزەکانی سنوور و ئاسایش و هێزە ئەمنیەکان و هێزە باڵادەستەکانی ئەو ناوچانە تێوەگڵاون و ڕێککەوتن لەگەڵ قاچاقچیەکان ئەنجام دەدەن. هێزەکانی دیکەی ئەو سنوورە و هێزەکانی عێراق لە پاسەوانی سنوور لە فەوجی 2-4 تا فەوجی 1 قەڵاتجێ بەهۆی ئەو بازگە ئاسایشەی کە لە سەرپردی زەروونە هەیە، کاڵە قاچاقەکان لە گوندی هەرزنا لە خاکی ئێرانەوە هێڵی سنووری دەبەزێنێت و بەرەو قەندۆل دەگوازرێنەوە. لەوێشەوە بۆ پشدەر و دواتر بۆ سەفرەی شارباژێر و ناوچەکانی دیکە و بەرەو ناوەڕاست و خواروی عێراق دەبرێت. ماوەی زیاتر لە 2 ساڵە لە چەند سنوورێک وەک پێنجوێن، مەرزەکانی سەیران بن، کێڵسپی و ناوچەکانی قەڵاتجێ، کۆتایی شارباژێری سەخت بە دیاریکراوی پارێزگای سلێمانی بە درێژایی 540 کیلۆمەتر هاوسنوور لەگەڵ ئێران. ئەو قاچاقچێتیە هێندە زۆر بووە کە وەزارەتی ناوخۆی عێراق هاواری لێ هێستاوە و لە راپۆرتی پارساڵی وەزارەتەکەیدا هاتووە. گەنجانی شارەکانی وەک ئەنبار، سەلاحەددین، ڕوومادی، میسان و نەجەف و بەشێکی بەغدا بەهۆی هێنانی ئەو مادە هۆشبەرە مەترسیدارانەوە کە بە سلێمانی دادێن تووشی خواردن و بازرگانی کردن پێیوە بوون. ئێستا کۆمەڵگەی عێراقیان لە لێوارێکی زۆر مەترسیدار نزیک کردوتەوە تا ئەوەی لە لیستی وەزارەتی ناوخۆدا نووسرا بوو ڕێژەی توشبوون بەو مادانەی کە لە قەڵاتجێ و شارباژێر بە ترانزێت دەهێنرێت لە ئەنباردا 64 لە سەدی گەنجانی توش کردووە و 6,000 بەکارهێنەریش تەنها لە 8 مانگی ڕابردوودا دەستگیر کراون. بەپێی زانیاری و بە داداچوونەکانی پایتەخت میدیا، قاچاقچیەکان لە دیوی ئێران هیچ گرفتێکیان بۆ نایەتە پێشەوە و لە کاتی داخڵبوونیشیان بەهۆی بوونی ئینتیفاق و ڕێککەوتن لەگەڵ پاسەوانی سنوور و هێزە باڵادەستەکانی سنوورەکە و بە تایبەت لیوای 2 فەوجەکانی 1 قەڵاتجێ و 2-4 تا بەهۆی هاوپشکی لەگەڵ 2 بەرپرسەکەی ئاسایش و ئۆپەراسیۆنەکانی سلێمانی بە بێترس و لێپرسینەوە بەو بازگانەدا تێدەپەڕن کە پێیان دەگوترێ بازگە تایبەتەکانی ئینتیفاقی ئاسایش. مانگی حوزەیرانی پارساڵ عەقید کامەرانی بەرپرسی پۆلیسی کفری بەهۆی ڕێگری لەو قافڵە ئۆتۆمبیڵە جام ڕەشانەی 2 تۆن مادەی کراکی هەڵگرت بوو لە پۆستەکەی دوور خرایەوە و هەفتەیەکیش خرایە بەندینخانەیەکی تایبەتەوە. ئەو مادانەی کە لەو سنوورانە ئەو هێزانە بە هاوپشکی و بە بەرتیل تێدەپەڕن، بەهاکانیان سەدان ملیۆن دۆلارە و پارەکەش بەهۆی قاچاقچیەکەوە بۆ گیرفانی ئەو چەند بەرپرسە دەچێت. ئەمە جگەلەوەی ئەو مادانە لە مەترسیدارترین و سامناکترین ئەو مادە هۆشبەرانن کە لە وڵاتی ئێران و ئەفغانستان و ئۆزبەکستان لە تاقیگەدا دروست دەکرێن و کەسی بەکارهێنەریش وردە جەستەی پێیان دەڕزێت، تاوای لێدێت، کرم لێی دەدات و پێستی لەشی دەوەرێت. ئاژانسی ڕۆیتەرز لە مانگی ئازاری 2023 راپۆرتێکی لەسەر ئەم جۆرە لە قاچاقچیەتی و سامناکترین مادەی هۆشبەر ئامادە کرد
ئامادەکاری راپۆرتەکە گوتی لە دوای مەکسیک یەکەمین شار قەڵاتجێ و سنووری شارباژێڕە کە قاچاقچیەکان بەو ئاشکراییە بەرگی حەبەکان لە کۆڵانەکان فڕێ دەدەن. ئامادەکار لە پەڕەگرافی کۆتاییدا نووسی بووی بە بەرچاوی هێزانامنیەکان و هێزەکانی سنوور و دەواازەکان ئەو ئۆتۆمبیلانەی ئەو بارانەیان هەڵگرت بێت هیچ کەس ناتوانێت بڵێت بۆستە و بۆشێ دەڕۆیت. بوونی دوو گەورە بەرپرسی ئۆپەراسیۆنەکان و ئاسایشی سلێمانی و دوو بەرپرسی فەوج و لیوان لە چوارتاو قەڵاتجێ مەترسیەکی گەورەیە کە دوور نییە بەو هۆیەوە دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق فەرمانی توند و شۆکهێنەر دەرنەکەن بەرامبەر بەو هێزانە بە تایبەت کە قاچاقچیتەکەی ئەوان هەزاران گەنجی لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق گرفتار کردووە. پایتەخت میدیا وەک بەشێک لە بەرپرسیارەتی و کاری هەستیاری ڕۆژنامەوانی دڵسۆزی و خەمخۆری بۆ خەڵکی کوردستان و بە مەبەستی وریاکردنەوەی هاونیشتیمانیان بە تایبەت دانیشتوانی ئەو سنوور و ناوچانە و وریاکردنەوەی ئەو هێزوو لایەنانەی لەو بازرگانیە چەپەڵە تێوەگڵاون. لە بەدواداچوونی ئەم دیاردە نامرۆڤانیەی قاچاقچێتی بەردەوام دەبێت و مەلەفەکانی دیکەی قاچاقچێتی لە سنوورەکانی تر بە تایبەت قاچاقی بە چەک و مرۆڤە و لە عێراق و کوردستان ئاشکرا دەکات. چاوەڕوانی راپۆرتی جیاوازتر و پڕ لە زانیاری لەسەر ئەم کارە قێزەونە و دوور لە مرۆڤایەتیە بن کە بڵاوی دەکەینەوە.